بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لە بەرنامەیەکی تری تەندروستیەوە هاتوینەتەوە خزمەتتان. لێرەوە سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان دەکەم. بەڕێزە، بۆ ئەم حوتوەمان چەند هەواڵ لە لێکۆڵینەوە تازەکانی پزیشکی لەسەر بابەتە جۆرا و جۆرەکانی تەندروستی کە تاقیقاتێکە لە ماوەی یەک مانگی ڕابردوو یا کەمتر لە یەک مانگی ڕابردوو ئەنجام درراوە، لەسەر ئەوە چەند هەواڵ و چەند گزارشی کورت هەیە کە پێشکەشی ئێوە خۆشەویستان یەکەم. یەکەمین هەواڵ یا لێکۆڵینەوە ئەوەیە کە ماوەی 2 هەفتە لەمە پێش تاقیقاتێکی تازە هاتە دەرەو کە ئەو تاقیقاتە وایەوت لە ڕووی بەڕەسی و متاڵعە لەسەر شەبەکیەی چاو ئەتوانن حەمڵەگەر قەلبی ئەوەی کە بە سەکتە یا جەڵدە ئەناسرێت پێشبینی بکرێت. یانێ ئەگەر بە بەڕەسی و تاقیقکردن لەسەر شەبەکیەی چاو و ئەو دەمارگەرە کە لە شەبەکیە هەیە متوەجی ئەبن کە وەزعیەتی دەمارەکانی لەش چۆنە و ئایا خەتەری حملەی قەلبی لە ماوەیەکی نزیکە هەیە یا نییە. دیارە ئەم تاقیقاتیشە بە یارمەتی دەستگاگەرێکی هۆشمەندەوە ئەدرگێ. هەر لەو سەرەتاوە کە بەو وەسایلەی کە کەرەسەی پزیشکیە کە بۆ معاینەی چاو هاتە پێشەوە کە زیاتر لە 100 ساڵەوە پێش دەستی پێکرد بۆ وێنە کە لە وێنەی ژمارەیەکە ئەگەر هاوڕێ هاوکارم نیشانتانی بدات، ئەمە ئەو لنزگەرەسە کە لە سەرەتاوە بەس فقط بۆ ئەوەی کە دەرەوەی چاو ئەو شوێنی کە بینینە یا مەحەوەتەی بینینە تووشی زەعف و زعیفی ئەبوو، بۆ ئیسلاحی ئەو زەعفە لە عینەک یا چاویلگە ئستفادەیانە کرد و بەکاریانە هێنا. بەڵام پزیشکی کە هەروە چووە پێشەوە کەرەسەگەرێکی پزیشکی مدرن ئامادەکرا لە زمینەی چاو پزیشکیشە، ئەو مدرنیتە ئەو بەرەو پێشچوونە لە بەکارهێنانی تەجهیزاتێکی تازە و مدرنی پزیشکی کەڵک وەرگیراوە. ئەتوانین بڵین کە بەشی چاو یەکێک لەو بەشانەسە کە ئەتوانین بڵین کە زیاتر لە 90% ئیشەکانی بە تەجهیزاتێکی مدرنی پزیشکی ئەڕواتە پێشەوە. هەروەکە ئەرز خزمەتتانم کرد ئەو لێکۆڵینەوەیەژێ کە ئەگەر شەبەکیە چاو بەڕەسی بکرێ، هەروەکە لەم وێنە ئەیبینن ئەو بەڕەسیکردنە ئەو تاقیقاتە بە شێوەی ئسکەنکردنە، چۆن سیتی ئسکەن هەیە، ئەمەی شەر شێوەیەکی لەو ئەکسپەرداریەیە کە بە ئسکەنی چاو ئەناسرێ و بە ئسکەنی تایبەتی تریش بە ئسکەنی ئەو شەبەکیە یا ڕێتینە ناوزەت کراوە، یا لە وێنەی شمارەی 3 یا وێنەی دواتر ئەم وێنە ئێمە هەر شێوەی ئەو ئسکەنە ئەمە وێنەی کە ئەو ئسکەنە کە گیراوە لەوێ ئەو دەمارگەرە دەمارە خوێنیەکان نیشانەدات، ئەمە شەبەکیەیە، ئەو خاڵە بە خاڵی زەردە ناسرێت لە شەبەکیە. من پێشەکی ئەوە بڵێم کە شەبەکیە لە ئەگەر حفرەی چاو لە نظرە بگرین ها لە بەشی پشتیە، بەشی خەلفیە پشتەوەی چاوە. ئەگەر ئەم لەم وێنە لای چەپی تەسویرەکە لە نظر بگرین، ئەوە چاوێکە کە ڕوو بە دەرەوە هەیە و ئەو خاڵە زەردە کە هەیە ئەوە نقطەیەکی ئەو سەرەکە ڕوو بە ناوەوەی لەشە. دیارە ئەم ئسکەن شەبەکە هەروەکە وتم دەمارە خوێنیەکان بەڕەسیەکات و تەغیرات و ئاڵ و گۆڕگەرێکە لەو دەمارگەرە کە هەروەکە هاوڕێ هاوکارم زەحمەتی کێشێت مەسیرەکانی پێتان نیشانەدا لەوێ ئاڵ و گۆڕگەری بێتە پێشەوە، احتیماڵی ئەوە ئەدەن کە لە داهاتووە چەمەوەیک بێت خەتەری ئەوە هەیە کە ئەو یەک نەفەرە لە معرەزی سەکتەیەکی قەلبی یا حملەیەکی قەلبیە بێت، بۆ یەکتر ئەقداماتی پێشگیری ئەنجامەدەن. ئەو کەسێش کە ئەو تاقیقاتیە کردو چەندین ساڵە لە سەری
بچووکە کە ئەم تاقیقاتیە بە سەرنجام گەیاندووە دکتۆر هوارد کوارسی ناوە خۆی واڵێت ئێژێ من هەمیشە وتومە چاو شتێ نییە کە بەس بۆ بینینی دەرەوەی بێت یا ئەوەی کە بزانی ئینسانەکان چۆنن باوکە چاویش ئەتوانێت لە چاو ئێمە دەرونی ئینسانەکان منزوری کۆندامەکانی لەشە لەوێ کۆندامەکانی لەشیش بەڕاستیکەن کە هەروە شارەی کردووە ئەتوانین لە ڕێگەی شەبەکیە و بەڕاستیکردن شەبەکیە پێشبینی ئەوە بکرێت کە ئایا حمڵەیەکی قەلبی حالە معرەزی وجودە یا نییە ئەگەر وێنەی ژمارە 4مان پێنیشان بدات هاوڕێ هاوکارم لێرە شەبەکیە چاو نیشانەدا ئەمە شەبەکیە چاوە کە ئەو ڕەگە گەورەگەرە ئەو دەمارە خوێنیانە کە تێت کاتێک کە بڵاوە کات لە ناو شەبەکیە ئەتانین بڵێن کە ئەو بەشە زەردە سەرەتا زەردەکە ئەوە شەبەکیێز کاتێک کە بڵاوەکە هەر وەکو دارێک وایە یانێ ئەوە شاخ و بەرگ و شاخەکانی ئەو دارەیە کە مووی ڕەگە یا ئەو دەمارە چکۆلە مووی گەرەیە کە لە ناو شەبەکیە هەیە هەروەکە شارمان کرد لە پشتی شەبەکیەشەوە ئەگەر ئاوە وەکو ئەو شوێنە ئوستوانەیە ئەگەر تەوەجوکەین لەوێش شەبەکەیکی وەسیعی خوێنی ئێمە ئەبینین بەس ئەو شەبەکە هیچ ڕەبتێکی بەناوەکەی شەبەکیە و نییە شەبەکیە خۆی عەسەبێکە کە ئەو عەسەبە بۆ ئێمە تەشخیصەدا کە ڕەنگەکان چۆنە وەزعیەتی دیدی ئێمە لە ناو تاریکیە تەعینەکات بۆ وێنە کە ئەم تاقیقاتە کراوە وتم هەموو لەبان کەسەگەرێکی مدرنەوە کراوە بۆ زیاتر لە 100 ساڵە کە لە وێنەی 5 و 6 کە ئێمە ئەیبینین کە یەکەم کەرەسە بەناو ئوفتا و مسکوب هاتە ئاراوە ئەمە ساڵیانی ساڵ خزمەتی کرد بە زانستی پزیشکی تا ئەمڕۆیش ئەم ئوفتا و مسکوبە بەس بۆ ئەوە نەبوو کە فقط نەخۆشینگەر چاوی پێ تەشخیص بدرێ باوکو بازێ نەخۆشینەکانی تریشکە لە درێژە لە ئشارەیان پێەکەین هەر تەشخیص ئەدریا بەڵام ئەمڕۆ ئەبینین هەر لەو وێنەی کە لە وێنەی یەکەمە کە بینیمان تا ئەم وێنەیە یانە لەو عەدەسی و زەڕەبینگەرە تا ئوفتا و مسکوب ئەمڕۆ دوای 100 ساڵ 150 ساڵ زانستی چاوپزیشکی ئەو پێشڕەفتەی کردووە کە دەستکارگەرێکی زۆر مدرن وا مجهز بوو کە بۆ وێنە ئەتوانێت بە ئسکەنێکی چاو تەشخیص ئەوە بدات کە ئەو فەردە ئایا لە معرەزی حمڵەیەکی قەلبی هەیە یا نییە شەبەکیە خۆی عەسەبگەرێکن کە حەساسن بە نور یانێ شەبەکیە نور ئەکا بە سیگناڵگەرێکی ئلکتریکی و ئەینێرێ بۆ مەغز کە لەوێ تەجزیە و تەحلیل بکرێت شەبەکیە خۆی مەجموعەیەکە لە سلولەکان ئەو سلولانە یا توانێت بە شکڵی لولەیی بێت یا ئوستوانەی پێڵێن یا ئەوەی کە مەخروت یا حاڵەتی وەک شکڵەکەی وەکو کەلەقەن وایە ئەو سلولگەرە کە لولەین یا ئوستوانەین تقریبەن بۆ بینین ڕەشوسپی بەکار دێن و هەروەها توانایی بینین لە نور و ڕۆشنایەکی کەمە ئەوە نەسەر سلولەکان تریشی کە ئەو سلوگەر مەخروتی یا ئەوەی کە وەکو کەلەقەن وایە ئەوان بۆ تەشخیصی ڕەنگەکانە یانێ توانایی ئەوەی کە ئەو ڕەنگە چەند ڕەنگێکە پەیامەکە بنێرێ بە حسابەکە بە سیگناڵگەری بینێرێ بۆ مەغز لەوێ تەشخیصی ڕەنگەکە بدرگێت لە کارەکانی شەبەکیەست هەر بەکاری سلولەکانیە ئەو خانانە کە هەیەی ئێمە زانین کە شەبەکیە چەند دەور و نەخشێکی هەیە لە بینینی مرۆڤە بۆ وێنە کەسێک ئەگەر ماشینێکی بە ڕەنی شین ببینێت ئەوە شەبەکیەیە کە ئەو پەیامە ئەنێرێ بۆ مێشک لەوێنێکە کە ئەم ڕەنگە ڕەنگی شینە کە ئەو سیارە هەیەی ئەوە مساڵە بۆ ئەوە بوو کە بزانین کە ئەهەمیەتی شەبەکیە تا چه ئەندازەیەکە
و ئەگەر خودی ئەو شەبەکێشەکە ئاعسابێکە و دەمارگەر خوێنی تێدایە ئەگەر تووشی مشکلە بێت چە مشکلاتێکی گەورەتر بۆ ئینسان ئەخڵقێنێت. شەبەکیە هەر ئەوە نییە کە خۆی دەرگیر بێ بەوەی کە مەسەڵەن نیشانەی ئەوە بێکە بە فەرز حمڵەی قەلبی دەست ئەدات یانە بازە لە نەخۆشینگەر کە مربوط بە خودی شەبەکی است بۆ وێنە ئەگەر کەسێک زەربەی خواردوێت ئەگەر مشکلاتێکی مادەرزادی یاوانەی کە لە دایکەون مشکلاتی بینین یا شەبەکیان هەیە ئەوانە هەرتوانی اختلالات بێ جیا لەوانە دوو نەخۆشینی تریش کە دەور و نەخشێکی ئەسڵیان هەیە لەسەر شەبەکیە ئەویش یەکێکی نەخۆشین شەکرە یا دیابەت یا هەر ئەو مەرز قەنەسە کە ئەگەر شدەتی لەسەرەوە بێت درێژخایەن بێت دەرمان نەکرێت پشتگوێ بخرگێت لە درێژ مدەتە ئەتوانێت تەسیراتێکی مخەڕبی لەسەر شەبەکیە چاوە بێت. هەروەها زەخت یا فشار خوێنی سەرەوە کەسانێکی فشار خوێنیان هەیە ئەو فشار خوێنە ئەتوانێت تەسیردانێت لەسەر شەبەکیە تەسیراتێکی منفیشی هەیە. هەر بۆ دلیلەیە کە ئەو کەسانێک کە نەخۆشی شەکرە یا دیابەتیان هەیە یا فشار خوێنیان لەسەرەوە بۆ ئەوەی کە شەبەکەی چاویان تووشی ئاسیب نەوێت ئەبێ کۆنتترۆڵی هەم دیابەت بکەن هەم کۆنتترۆڵی فشار خوێنیان کەن یانێ بە دەوا بە دەرمان بە فعالیتگەرێکە هەیە یا شێوە ڕژینگەرێکی غەزایی مەحدودیتگەرێک لە خواردنە بتوانن ئەوە کۆنتترۆڵکەن تا ئەو ئاسیبە ئەو شدەتە بۆ شەبەکیە بە شێوەیەکی بەرچاو بێرنە خوارەوە. دووەم لێکۆڵینەوەی کە کراوە لە جەریدەیەکی ئینگلیسیە باس کراوە ئەویش لەسەر ئەو نەخۆشی کۆڕۆنا یا کۆڤید-19ە گزارشەکەەوە دەستی پێ کردووە کە ئەوەی کە سازمان جەهانی بێداشت هەر هشدارەدات دیارە کە مەحدودیەتەکان لاچوون بەڵام خەتەراتی کۆڕۆنا یا کۆڤید-19 نابێت کەم بگیرێت و هەر بەم بۆنەوە ئەوان تاقیقاتێکیان کردووە لەسەر ئەسەراتە درێژخایەنەکانی کۆڕۆنا کە هەیەی هەروازان کەسانێکە کۆڕۆنایان ئەگەر ئەوە بوو کە ماوەی 3-4 ڕۆژیە زیاتر تا 5 ڕۆژ تووشی سەرێشە احتماڵاً تاو دەرز بووایتن زعفی عەزولانیان بوو ماسوولکەکانیان هێزی تێ نەبوو دوایەوە چاکە بوونەوە بەڵام ئەم تاقیقاتە لەسەر ئەوەی کراوەکە بەناو کۆڕۆنای درێژخایەن یا ئەوەی کە ئایا کەسانێکە واکسنیان وەشاندووە تا چه ئەنازە لەسەر ئەم کۆڕۆنا کە درێژخایەنە یعنی ماوەکەی درێژە تەسیری هەیە. من پێشەکی ئەوە ئەرز خزمەت بینەران کەم کە ئەوەی کە ئێژن کۆڕۆنای درێژخایەن یا کۆڤیدێکی درێژ مەبەست چییە؟ مەبەست ئەوەیە کە یەک مانگ تقریبا یەک مانگ دوای تووشبوونی ئەو کەسە بە ڤیرۆسی کۆڕۆنا بۆ ئیلتیهابە کە توش ئەبێت یعنی ئەتانی وا بڵێن کە 5 ڕۆژی ئەگەر لابین 25 ڕۆژیشی لێ گوزرابێت لە دۆرانی سڵامەتیەکەی لەوێ علایمی خۆی نیشانەدات یەکی لەو علایمە ئەوەسەکە حسی بۆنکردن نامێنێت یا زەعیفە بێت هەست بە بۆنی هیچ شتێک ناکە و دوو علایمی کە سەرەکیە و لەم تاقیقاتە لەسەری زۆر پەنجە خراوەتە سەری یەکێکی ماندوویەتیە و یەکێکیشی اختلالاتێکە لە خەوی کەسەکە دروستە بێت ئەوەیە کە ئەو کەسانە کە ئەڵێن تووشی ئەم حاڵەتە ئەبن ئەوەیە کە خەویان نەشێوگێ سعات خەویان ڕیتم خەویان نەشێوگە خەویان نامێنێ هەست بە ماندوویەتیشی زۆرەکەن یعنی ئەو علایمەکانتر وەکو سەرێشە و تاو لەرز و ئەوانیانە نییە بەڵام ماندوویەتی و اختلال لە خەوەکە ئەوە دوودانە مشکلی سەرەکین کە بۆ ئەو کەسانە دێتە پێشەوە. ئەم تاقیقاتە وای وتووە کە ئەو کەسانەی کە واکسنەکەیان وەشاندووە و ئەو واکسنیانە دەریافت کردووە بە نسبەت ئەوانەی کە واکسنەکەیان نەوەشاندووە حتا ئەگەر تووشی ئەم کۆڤیدە درێژ
ماوەیشە بن بە نیسبەتی 34% خەتەری مەرگومیر یا مردنی ئەوان کەمترە. یا هەروەوتویانە کە ئەوانەی کە واکسنیان وەشاندووە احتیمالی ئەوە کە تووشی عوارزی ئەم کۆڤیدی درێژماوە کە وتم دوو مشکلی سەرەکی کە یەکێکی بێخەویە یا ئیختلال لە خەوە ئەو یەکێکی تریشی ماندوویەتیە کەمتر تووشی ئەبن. هەروەها تایید کراوە کە ئەوانەی کە واکسنەکەیان وەرگرتووە اختلالات و مشکلاتێکە لە دەستگای هەناسە یا لە سیەکانیانە احتمالی هەیە لە داهاتوە پێش بێ، و هەروەها لە خوێن بەسبوونە ئەوەی کە خوێنیان منعقد بێ یا مشکلاتێکی ئینعقادی یانە خوێن هەسەو بێتەوە بێتە پێشە و زۆر زۆر کەمترە. ئەم تاقیقاتیشە لە ئامریکا کراوە بە تایبەت لەسەر ئەو کەسانی کە بە ساڵات چوون کراون. من لێرە تانم ئشارەیەکی شکەم کە ئەم تاقیقاتە و تاقیقاتە پێشوەکەیش کە لەسەر چاو شەبەکەی چاو کە ئەتوانێت بەڕاستی کرگێت لەسەر سپیپۆسەکان کراوە. دیارە بەهۆی بازی مەسائلە و کە هەیە ئەوان ئەو تاقیقاتی کە یەکەم جارێکن لەسەر سپیپۆسەکان و تاقیقاتەکەن ئایا لەسەر نژادەکان تەسیراتی مختلفی بێ، خۆیان وایان وتووە کە ناتوانین بەڕاستیکەن تاو جێگەیشێ بۆ ئەو بەڕاستیگەرەکە بۆ لەسەر بەفەرز لە بریتانیا یا لە ئەمریکا یەکەم جار لەسەر سپیپۆسەکانێکن بەهۆی ئەو سیاسەتگەرە هەیە کە جاروبار ئەڵێن ئەمە تاقیکردنەوەیکی بازێک شتەرە کە لەسەر کەسانێکتر کە ڕەنگی پێسیان شێوەیەکی ترە. بۆیە ئەوانیش بۆ ئەم دوو تاقەکە بۆ ئەمەم ئەرز خزمەتان کرد وتویانە تا لەسەر هەموو تیرەکان ئەمە تاقی نەکەینەوە ناتوانین نەتیجەکە وەکو 100% ئیعلام بکرێت. بەڵام ئەم تاقیقاتە لەسەر سپیپۆسەکان هەم لە ئامریکا هەم لە بریتانیا کراوە، یانە لەسەر ئافریقای تەبارەکان یا لەسەر ئاسیایی تەبارەکان لەو دوو شوێنە ئەوانە ئەنجام نەدراوە. بەس ئەنجام دراون ئەنجام نەدانی ئەوە نییە کە سیستم لەش ئافریقای تەبار یا ئاسیایی تەبار لەگەڵ ئەمریکای تەبار یا ئەوروپای تەبار جیاوازی بێ، بەس بۆ شێوەی بەرگری لە شەکەست ئەنام ئەوان وتم یەک بەهۆی ئەوەی کە بازی سیاستگەر هەست کە ئەڵێن ئەمە ئەوە شتێکە تاقیەکەنە هەر بۆ وێنە خودی خامنەیش کاتێکە کۆڤید 19 وتیان یارمەتی ئێران نەدەین واکسنەکانێرین ئەویش وای وت ئێمە شتێکە کە گەرەکیانە تاقیکەنەوە لەسەرمان و شایەتی شەر لە ناومان بوون. ئەوە مەبەستم ئەوەیە کە ئەوان کە ئەڵێن لەسەر تواو تیرەکانە تاقی نەکراوەتەوە مەبەستیان ئەوەیە کە لە ناو جەمعیەتێکە بە نیسبەت ژن پیاو یا هەموو تەمەنەکان ئایا ئەوە توانێت حاڵەتی 100% بگرێ بەخۆی و یانە. بۆیە ئەوان هیچ کاتێ ئەو تاقیقاتە وەکو 100% لاویان لێ نەبردووە و توانە ئەبێ درێژەی پێ بدەیت. لێکۆڵینەوەیکی سێهەم کە هەیە لەسەر قەلبە یا نەخۆشینەکانی دڵە، دڵ و دەمارەکانی دڵ، هەروەکە ئەزانین دڵ ئەو ئیشەی کە هەیەی بە پمپاشکردن ئەوەی کە بە لێدانی خۆی هەم خۆین هەم ئۆکسیژن هەم مەوادی غەزایی پمپاژەکە بە تواوی لەش، یانێ ئەتوانین بڵین یەکێک لە ئەندامە سەرەکیەکانی لەش کە بۆ حەیات و بۆ ژیان لازمە قەلبە. لەم لێکۆڵینەوە واوتراوە کە ئەوانەی کە تووشی ئازار و مشکلاتێکی قەلبین هەر خودی دڵ یا ئەوەی کە دەمارەکان چەند جۆر وەرزش تاقی کراونەتەوە بەپەی سن و ساڵ و جنسیت لە نەزەرە گراون، جنسیت ئەوەی کە ژن بن یا پیاو بن. لەو تاقیقاتە کە ئەو چەند شێوەی لە وەرزشەکانیان لە نەزەرە گرتووە، ئەو وەرزشەی کە زۆرترین تەسیری بووە لەسەر چاکبوونەوە، لەسەر تەندروستیەکی باشتر و زۆرتر بۆ ئەوانەی کە
تووشی ناڕەحەتیگەری دڵن یا دەمارەکانی دڵن پیادەڕەوی بوو بە بەڵام پیادەڕەویکی بەتەنیان نەبووە بەڵام کەڵکووەرگردن لەو دوودانە بڵێن چێودەسی یا عەسایە کە هاو زەمان هەم دەمارەکان هەم ئەو سوڕان خوێنە لە لەشە فرەتر ئەکاتەوە. هەروەکە عەرز خزمەتانم کرد کە لەو تاقیقاتە لەسەر چەندانە لە حرەکات و وەرزشکەر کراوە ئەم وەرزشە تەسیراتی باشی زۆرتر بووە بەڵام تاکیدیان کردووەتەوە کە پیادەڕەویکی بە تەنیان نە بەڵکو ئەو پیادەڕەویە ئەبێ حتمما دەستیش جوڵەکە جیا لە پا دەستیش جوڵەکات و بە دوودانە چێودەسی بڵێن عەسا بڵێن وەکو گۆچان ئەو مایچەگەر دەستیشار لە حرەکەتە بن کە بتوانێت ئەو سوڕان خوێنە بە وسعەتێکی زیاتر و دەور و نەخشێکی باشتر ببینێت. لە ناوچەکانی خۆشمانە ئەوانە کە بۆ کێفنەوەردی ڕۆن و کێفنەوەردیش خۆ یەکێک لەو وەرزشانەسە کە زۆرترین تەسیری باشی و مثبەتی هەیە لەسەر دڵ، کارکردنی دڵ، باسکردنی دەمارەکان باشتر وایە لە کێفنەوەردیشە بۆ ئەوەی کە تەسیرەکە متەقابڵ و دوو بەرابەرەوە بێتەوە زۆرترەوە بێتەوە ئەو بەڕێزانیشە و عەزیزانیش کە وەرزشی کێفنەوەردیەکەن کەڵک وەربگرن لەو گۆچانگەر کێفنەوەردیە یا ئەوەی کە جۆرە تایبەتەکەی هەیە یا ئەگەر ئەوەیشە نەبووتانن لە دوودانەدار استفادەکەن کە وەکو گۆچان دروست کراوێ بەس بۆ ئەوەی کە تواو ئەعزای لەش لە جوڵە بێت. و ئاخرین لێکۆڵینەوە کە کراوە لە دانشگای کە لە ئوسترالیا بەناو زانکۆی ئوسترالیای جنوبیە لەسەر ڤیتامینی D کراوە. خۆشەویستان نەزانن کە چەند هەفتە پێش ئەم بەرنامەمانە لەسەر ڤیتامینەکان ئێمە قسە و باسێکمان کرد کە ڤیتامینەکان چە دەور و نەخشێکیان هەیە لە سڵامەتی چە سڵامەتی لەش چە سڵامەتی مێشک لە مرۆڤە. ئەم لێکۆڵینەوە کە لە زانکۆیەکی ئوسترالیا کراوە لەسەر ئەوە کراوە کە نوقسان و کەمی ڤیتامین D ئەتوانێت ئەو نەخۆشینگەرە کە بە نەخۆشینگەر حافزە یا بیر یا ئەوەی کە بە زەواڵی عەقڵ ناویەبن ئەوانە بواتە سەرەوە یانێک نوقسان و کەمی ڤیتامین D ئەتوانێت بێتە عامڵێک بۆ ئەوەی کە زیابوونەوەی ئەوانەی کە تووشی نەخۆشینگەری مێشکە بن بیر و حافزەیان تووشی اختلالەوێ لە سنی نیبانەوە ئەتوانێت ئەوە بواتە سەرەوە. و ئێمە ئەزانین کە ڤیتامینی D ئەتوانێت دەور و نەخشی خۆی هەیە لە سڵامەتی ئێسک و ماسوولکەکان و هەروەها دەور و نەخشیشی هەیە لەوەی کە بەرگری لەش ئەواتەبانیان ئەو سیستم ئیمنی بەدەنە ئەو سیستم دفاعی بەدەنە محکەمترەکە و هەروەها کەمبوودەکانیشی ئەوەی کە نوقسان بێت نوقسان لە دەریافتی وەرگرتنی ڤیتامینی D ئەتوانێت منجر بێت نەخۆشینگەری وەک دیابەت و نەخۆشینەکانی دڵیش بێت. هەروە لەم وێنێشە کە هاوڕێ هاوکارم زەحمەتی کێشان نیشانی داوە ڤیتامین D لە ناو هێلکە لە ناو سپێناخ یا ئسفناج بەڵام منبع ئەسڵیەکەی کە سەرشار بە ڤیتامین D هەر هەتاوە نووری هەتاوە کە ئەمانە ئەو مەنابعەن ئەو شتانن کە ئێمە ئەتوانین ڤیتامین D-یان لێ وەربگرین کە بۆ سڵامەتی دەورێکی سەرەکی ئەبینێت. بینەرانی خۆشەویست تقریبەن لەم هاتینە کۆتایی بەرنامەکانی ئەم حوتووەمان ئەو لێکۆڵینەوانە کە کرابوو لێکۆڵینەوەی بوو کە لە زانکۆیەکی بریتانیا کرابوو لێکۆڵینەوەی دووەم کە لەسەر کۆرۆنا بوو لە ئامریکا و مؤسسات تاقیقاتی بێداشتی ئامریکا ئەنجام درابوو
ئەوەی کە لەسەر نەخۆشینەکانی دڵ و دەمارەکانی دڵ پیادەڕەوی چه تەسیراتی هەیە. تاقیقاتی بوو کە مەجللەیەکی کانەدایی لە چەند ڕۆژی ڕابردووە بە چاپی گەیاند و ئاخرین لێکۆڵینەوەیش کە لەسەر ڤیتامینی دێ بوو کە زانکۆی ئوسترالیای جنوبی ئەنجامی دابوو، نەتیجەکانی ئیعلام کردبوو. بۆ هیوایە کە بەرنامەی ئەم جارەیشمان بە ڕزایەت خاتری ئێوە دابێ، هەر لێرەوە لەلایەن خۆم و باقی هاوکارانم چە لە بەشی زەفتە چە لە بەشی ئرساڵە ماڵاوایی لە هەموو لایەکتان نەکەین تا بێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتوودا لای هەموو لایەکتان خۆش بێت.